بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بابەتێک کە هەموو ڕۆژێ دێ بە مێشکمانەوەی سڕینەوە، بابەتێک کە خۆی ئەسەپێنێ و لەبیر خۆمانێ بینەوە، بابەتێک هەرچەند ئێمە لە بیری کەین ئەو ئێمەی لەبیر ناچێ، بابەتێک کە لە مەجلیسا باس کرێ دەتخوا باسی شتێکی ترکەن، مۆزوع نەما ئەوە نەبێ بیکەنەوە. بابەتێک ناوی کۆچە و هەموو کۆچێکیش خۆشە، تەنها کۆچی دوایی نەبێ. ئێمەش بەداخەوە باسی ئەم کۆچە ئەکەین. ئازیزان و خۆشەویستان، ئەم کۆچەیە کە هەموو جارێ ئازیزان و خۆشەویستانمان لێسەنێ، ئەم کۆچەیە کە حەزمانە کرد لە دنیاە نەبوایە، ئەم کۆچەیە کە هەموو جارێ ئێمە لێ ڕاکەین، ئەم کۆچەیە کە بە باسکردنی خەفەتە خۆین، ئەم کۆچەیە کە لە پیرەکە ئەترسین چکە ئەزانین ئەمە بەرەو مردنمانە بە، بەڵام با بزانین وایە یان ئێمە هەڵە تێگەیشتوین. با بزانین ئەم مردنە ئەو نەترسناکە کە ئینسان تەنانەت نەتوانێ جلەکانیشی لەبەرکا و خۆی لێ پارێزێ. بزانین ئەم کۆچە بریتیە لە قەبرنان و بوونەوە بەگڵ و تیاچوون و کۆتایی هاتن، یاخود ئێمەی موسڵمان ئەبێ بە چاوێکی تر سەیریکەین، ئەبێت لە مودووە ئەم کۆچە بە شێوەیە تێبگەین کە پێشینەکانی خۆمان تێگەیشت بوون. بەڵێ ئەگەر وا تێگەیشتین خۆشەویستەکانم، کۆچ تەنها پردێکە لە بینی دوو خانووە، لە بینی دوو ژیانە، ژیانی دنیا و ژیانی دوایی، ژیانێکی کاتی و دەرگایەکە و لێی ئەچی بۆ ژیانێکی هەمیشەیی، شوێنێکی تەسک و تەنگ لێیەچی بۆ شوێنێکی فراوانتر. چۆن لەسکی دایکتا هاتیتە دەرەوە و بێتاقەت بوویت و ئەگریایت و وەتەزانی لەمە زیاتر شوێن نییە و لەمە فراوانتر شوێنی دەست ناکەوێ و هەمووی چەند قومە ئاوێکیشە بە دەورەوە بوو. دوایی کە تێگەیشتیت و چاوە کردەوە و سەیری دنیات کرد و دنیا فراوانتر لە ڕەحمی دایکت ئامادە نەبوو بگەڕیتەوە. مردنیش هەروایە، لەبەرەوە ناکرێ ئێمە لی بتۆقین و لی بترسین، وا سەیریکەین کە ئیتر ئەمە کۆتایی ژیانە و ئەمە تیاچوونە و بۆ چونکە ئەوەی لە ڕووکەش لە بەردەمی ئێمەیە ڕوادانە حەقیشمان نییە. هەر ئەوە ئەبینین چاڵێکی قوڵ، ئینسانێکی بێجوڵە و بێهەناسە لە توی کفنێکەوە پێچراوە ئاوا و کۆمەڵێ بەرد و کۆمەڵێ خۆڵ ئەدەین بەسەریا و جارێکی تر ئومێدی هەڵدانەوەی لێ ناکەین، وەلەو ئەڵەی ناشتمان کە نیشانی ئەوەیە کە جارێکی تر سەوزە بێتەوە ئەڕوێتەوە. خۆشەویستەکانم، هەر کاتێ ئەم مردنە خۆتە بۆ ئامادە نەکردە بوو، بەڕاستی ماڵوێرانی و قوربەسەریە، چونکە ئەگەر حسابە بۆ نەکردە بێ وەکو یەکێ لە خەلیفەکان بە تابیعەکە ئەفەرمێت بۆچی ئێمە ڕقمان لە مردنە؟ ئەلێ لەبەرەوەی کە ئێوە دنیای خۆتان ئاوەدان کردووە و قیامەتتان وێران کردووە و ئینسانیش حەز ناکا لە شوێنی ئاوەدانەوە بچێ بۆ شوێنی وێرانە. ئەگەر ئێمە بەعکسەوەمان کرد، مردن بەو چاوە سیر ناکرێ. مردن وەکو سەیرانێ سەیرەکرێ کە بە خۆشەویستەکانت شادەبیتەوە و ئەلی لە فڵان شوێن، لە فڵان جێگا، لە فڵان سەوزایی، لە فڵان باخ یەکتری ئەبینینەوە. هەر کاتێ ژیان ئاوای لێ هات، هەموو نەزرەکەمانە گۆڕێ بەرامبەر بە مردن. ئاها پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە کاتێکە لەسەرە مەرگایە، لە جیاتی پەلەقاژە و هات و هاوار و گریان و فەیغان، فەرمێ بەلی ڕەفیق الأعلى، بەلی ڕەفیق الأعلى،
نەخێر هاوڕێ بەرزەکانم نەخێر ئەچمە و بەلای خۆشەویستەکانم. جا لە باسی ئەم وەسفەیە فەرمێت مع جبریلەوە میکائیلەوە ئیسرافیل. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا بە مردن ناوی نابا بۆی کە ئومەتەکەی نەترسن، ناڵێ نەخێر حەزم لە مردنە، چونکە پێغەمبەران اختیارەکرێن لە بینی دنیا و لە بینی ئاخرەتە، لە بینی ژیان و مردنە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نافەرمێ من مردن هەڵەبژێرم، ئەفەرمێن نەخێر من هاوڕێ بەرزەکانم هەڵەبژێرم. یعنی تا ئێستاکەن لاو ئەم هاوڵە بەڕێزانەیە بووم، لەم و دوا کۆمەڵی هاوڵی ترم هەیە لە مەلایکە و فریشتەکان، دەمێکە بۆ ئەم ڕۆژە ئیشەکەم حەزەکەم بچمەوە بەلای ئەوان. سەیری ئەم جیاوازیەکە بۆیە خوای گەورە فەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئنە موتی نەخێر ئرجعی بگەڕێرەوە إلى ربکی راضیەة مەرضیە. بەڵێ بگەڕێرەوە بەلای کێ؟ بەلای خوای گەورە. بەچی؟ بە دڵێکی ئارام، بەوەی کە ڕازیە کریت، خوای گەورە لێ ڕازیە و تۆش لە خوات ڕازیت. بەڵێ إن المتقين في جنات ونهر في مقعد صدق عند مليك مقتدر. ئێمە کە کەسێکمان ئەمرێ وا بە شێوەیە بۆ یەگرین، ئەڵێی بۆ جەلاد و بۆ سجن و بۆ لێدان و بۆ تعزیب ڕۆیشتووە، من ناقیان ناگرم. ئەوانەی کە بێدینن، ئەوانەی کە دوور لە خوان، واللهی برام قڕی هەموو دنیای بۆ بگرنەوە و تێنیشن. بەڵام بەخوا کەسێ خۆی بۆ ئەم ڕۆژە ئامادە کرده بێ گریانێکی زۆری ناوێ، بەقەدەر ئەوەی کە مسافرێک لێو دوورەکەوێتەوە و دوایی لەو سەرەوە پێشا دەبیتەوە. هەر کاتێک ئاوا سەیری مردنمان کرد، خالید ئاسا بەڕۆمە فەرمێ فقد جئتوك بقوم يحبون الموت كما تحبون الحياة. فەرمی قەومێکم بۆ هێناوین، مردنیان خۆشەوێک و چۆن ئێوە ژیانتان خۆشەوێ. یعنی مردن نەبوو بە دێوەزمان، نەخێر. مردون نەبوو بە شتێکی ترسناک، نەخێر. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای فێر کردوون کە مردن هەر کاتێک خۆت بۆ ئامادە کرد، الذين تتوفاهم الملائكة طيبين يقولون سلام عليكم. ملائكتەکان سڵاویان لێ یەکەن، سلامتان لێ بێ، لێن هذا يومكم الذي كنتم توعدون. کورد قسەیەکی خۆشی هەیە، ئەڵێ کردی بە ڕۆژی خۆی، ئەزانم لە چی هاتووە؟ هذا يومكم، ئەڵێ ئەمە ڕۆژی خۆتە. یعنی ئیتر حەچی شتێ لە بەرژەوەندی تۆ سوڕێتەوە لێرانەیە. ئینسانیش کە ئەمرێ ئەگەر شوێنێکی خۆش بوو، قەبرەکی باخی لە باخەکانی بەهەشت بوو، هەر کردەوە چاکەکانی خۆی پێڵێن هذا يومكم، ئەمە ڕۆژی خۆتە. هەڵێ کردی بە ڕۆژی خۆی، یعنی ئەو نەدڵی خۆش بوو. سبحان الله. اخرجي أيتها النفس الطيبة كانت في الجسد الطيب. لاشە پاکەکە، ڕۆحە پاکەکە لە لاشە پاکەکە بچۆ دەرەوە. سبحان الله. چەند ئاسانە. بەڵێ بۆ کەسی ئاسانە خوای گەورە بۆی ئاسان کە. طبتم فادخلوها خالدین. بەڵێ هەر کاتێ ئاوا بیرمان کردەوە لە مردن، کو سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێر ببوون، بیلال لە کاتێکا خەوە بینێت و بەیانی وەفاتەکات، گیانەیە فەرمێت غەدا نەلقە الأحبة محەممەدا وەصەحبە. سبەینێ بە خۆشەویستەکانمان شا دەبینەوە محەممەد و هاوڵەکانی. الله، خۆشەویستەکانم زانە چەند کەسێ پێشەوە خستووە بۆ قیامەت، چەند کەس لە خۆشەویستەکانە ڕۆیشتون. حەزێکی پێیان شاد بیتەوە؟ بەڵێ. ئەی حەزێکی بە پیاو چاکان شاد بیتەوە؟ بەڵێ. ئەی حەزێکی پێغەمبەرەکەەوە ببینی صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵانە؟ بەڵێ. ئەی پێی خۆشە بە لیقائی خوا شاد بی؟ بەڵێ. دەی ئیتر لە چێ ترسی؟ ناکرێ، نابێ. هەر کاتێ ئینسان بەم ڕۆحیەتەوە بیری کردەوە دەکات، ئەم ڕۆحە زۆر بە ئاسانی لە لاشەیەتە دەرەوە و بەڵکو ئەم لاشەیە تا ئێستاکەنە سژنی کردبوو. ئەم خۆڵ و گڵا ببوو بە دیوارێکی ئاسنین لە ڕوویا و نێهێش بێتە دەرەوە،
بۆیە بە پیر ئەو ماهەوە چووم و بەسەر چووم پەری بوو ئەو نەبوو شەو بوو بەسەر چووم تەڵێ نێرگسم و باغی حیرەتم پێ بە فەرهات و وەکو گوڵ زوو بەسەر چووم لە حینی نەزعی ڕۆحا ڕۆحی عاشق لە حینی نەزعی ڕۆحا ڕۆحی عاشق وتی ئۆخەی لە میحنەتخانە دەرچووم بە ئۆغرکردنی من بوو مەقەقنەس کە ئەو چوو بۆ سەفەر من بۆ سەقەر چووم بەڵێ هەر کاتێک ئاوا بیرمان لە ژیان و لە مردن کردەوە ئیشەکەمان زۆر بەلاوە خۆشە بێ لە ڕەحمێکی تەسکەوە بۆ دنیایەکی فراوانتر بۆ بەرزەخێکی فراوانتر بۆ بەهەشتێکی فراوانتر کە سنووری نییە یعنی من بەردەوام بەرە و فراوانتر و فراوانتر و گەورەتر بوو نەچم بەڵێ یعنی من بەردەوام بەرە و ژیانێک لە خەیاڵەوە ئەچم بۆ ژیانێکی حەقیقی بەڵێ یعنی من بەردەوام لە ناخۆشی و ناڕەحەتیەکانەوە ئەڕم بەرەو خۆشی و بەرەو ئارامیەکان بڵێ کەواتە ئەگەر مردن ئەمە بێ بەڕاستی ئەو هاوڵەیە کە دەمێکە چاوەڕێیەکەم ئەو موعیدەیە کە دەمێکە تامەزرۆییم ئەو نەخورز نییە بەلامەوە بۆیە پێغەمبەری خوا سەڵ سەڵەم فەرمێ ئەکثروا ذیکر هادم اللەذات زۆر بیر لە مردن کەنەوە بۆیە خەڵکانێک کە ئەمەیان تیان نییە بەم ڕۆحیەتە بیر ناکەنەوە کە باسی مردنیان لاکەیت تۆزێک بێدەنگە بنۆڵێن تخوا مۆزوعەکە بگۆڕن شتێکی تر باسکەن و مۆزوع نەما هەر ئەوە نەبێ سووری شەزانێ ئەمرێ کەسیش ناتوانێ خۆی لەمە پارێزێ چونکە احتیمالی مردن لە ئینسانە لە سەدا هیچ احتیمالێکی لە سفریش نییە کە هیچ ئینسانی لێی نەجات بێ وما جعلنا لبشر من قبلك الخلد ئەفئن مت فهم الخالدون کەس دەی نەجاتی نابێ کەواتە باشترین حەلەوەیە کە خۆمانی بۆ ئامادەکەین بەڵام بەو ڕۆحێتی کە باسمان کرد بەو دڵخۆشیی کە باسمان کرد بەو ئامادەکاریەی کە ئەعرابیەکی بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی یا محەممەد متى الساعة یا رسول الله متى الساعة ئەی پێغەمبەری خوا وەکەی قیامەت هەڵەسێ کەی ئەمرم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی بابۆ بابەتە گەورەکە گرنگتر لەمە فەرمێ ما ئەعدەدتە لەها چی بۆ ئامادە کردووە فەرمێ حب الله ورسوله خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەیم بۆ ئامادە کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەنتە مع من ئەحببت هەر یەکەتان باسی کە بزانە چیە خۆشەوێ بزانە لەگەڵ چیایە ئەها ئەم عرابیە نەباسی نوێژی کرد نەباسی ڕۆژووی کرد نەباسی تەراویحی کرد نەباسی کاروکردەوەیەکی زۆر و سەدەقەیەکی زۆری کرد فەرمی هیچم بۆ ئامادە نەکردووە تەنها خوا پێغەمبەرم خۆشەوێ دەی فەرمی تۆ لەگەڵ پێغەمبەرەکەی خۆتایت جارێکۆ باسی شێخەکەی خۆی کە باسی گەورەکەی خۆی کە و بشزانێ لەگەڵ ئەوە حەشرەکەی لەگەڵ ئەوە کۆ بێتەوە چەند خۆشە بەس ئەم سفەتەمان تیا بواە و ئاوا خۆمان ئامادە کردایە ئەو کاتە دنیامان بە پوشێکە هاتە بەرچاو بەڵکو بەعکسەوە ژیانمان ئەو نە کۆڵمان پێوە هەڵناگرت ئەو نە ئەچووینە ژێرباری خەفەت و ناڕەحەتیەکان ئەو نە قەلەق و دڵە ڕاوکێنەیە گرتین بۆ هەموو شتێک هەر قەلەق هەر ترس هەر خەفەت هەر بیکردنەوە کە زۆربەی ئینسانەکانی ئەمڕۆ بەداخەوە پێوەی ئەناڵێنن خی گەورە فەرمێ لەسەر زمانی قەومەکەی قارونە ئەڵێ وەبتەغی فیما ئاتاکە الله الدار الآخرة نەکۆرەنەکەی دەست بە لە دنیا بەربەیت ولا تنس نصيبك من الدنيا بەشی خۆ لە دنیاە بیر نەچی ها ئەزان عولەمان باسی دنیا چۆنەکەن یعنی چی بەشی خۆ لە دنیا بیر نەچیە یعنی هەڵپە بکە و باخی تیا بکە و قەسر و قەمەرە و مۆدیلات و نانانانە ولا تنس نصيبك هەندێک لە عولەمایانە فەرمون ولا تنس كفنك من الدنيا کفنەکەی خۆ لە دنیای بیر نەچی یعنی ئەو نەو پێ بڕێ ڕاستیشە خۆ تو هەر بەمەوە ئەچیتە دەرەوە هیچ شتێکی تر هەیە یەک جلێ لە بەران هەیاڵن یەک ئەنگوستیلە
گیرفانەکانیشو بەتاڵەکەنەوە پەلەمەکە موبایڵەکەشی لە گیرفان دەرەێنن هیچ شتێکە پێوە نامێنێتەوە بەس ئەمە و کردەوەکانت لەگەڵ هەیە ولا تەنسە نەسیبە لەبەرەوە هەریەکەتان با کفنەکەی لە ماڵەوە حازرکە بۆی کە ئامادە بێت بۆی کەس کا ڕۆژێک هەموو کەنتۆر و هەموو تاکەکانی بەجێڵێت تەنها بەمج لە کەشخەیەوە ماڵاواییەکە و ئەم سەفەرە ئەکات جانتایەکی بەتاڵ بە ڤیزەیەکەوە پاری نەگۆڕیوەتەوە ئەش بێ بڕوات بە گیرفانی بەتاڵەوە بەڵام کۆمەڵێک کردەوەی هەیە پێش خۆی خستووە بەڵێ کەواتە ئەم کفنە مادەم ئاخیر بەرگە و ئەو نەکرچ و کاڵ و کورتە ئەش بێ بە بەرگی دوجار و دوا ڕۆژمان با بەقەدەر هەموو قاتەکانی ماڵەوە هەموو جلی نووسنەکان هەموو بەرگەکانی دەرەوە هەموو میکیاجەکان با ئیتیمامی پێبین بەرگی دنیا هێندە کورت و کۆنە و بازاڕیە ئەمە بەرگی دنیاە بەرگی دنیا هێندە کورت و کۆنە و بازاڕیە چونکە ناگاتە گونی دێوانەکەی لێی عاریە من لە بێبەرگی مەخەم پرسی کە بۆچ ڕووتی وتی ڕەبی من شێت بم ئەگەر شاد بم بە بەرگی عاریە خەڵعەتی تەشریفی هەر کەس بێ چییە غەیری کەفەن هەر ئەوە هەم فاخیرە و بۆ ئاخیرە و یەکجاریە خەڵعەتی تەشریفی هەر کەس بێ چییە غەیری کەفەن هەر ئەوە هەم فاخیرە و بۆ ئاخیرە و یەکجاریە کونجی ڕاحەت تاجی عیزەت خارجی معمورەیە کوندە پوو هەر بانگە بانگ و هودیش هاواریە السلام عليكم ورحمة الله وبركاته